مردووی زیندوو یان دزی ئەدەبی. ڕۆمانی مردووی زیندوو یان دزی ئەدەبی نووسینی هێنری تروایە، وەرگێڕانی حەمەکەریم عارف. تاریکی شەو باڵی بەسەر ژوورەکەدا کێشا. ڕوخساری نیکەڵ خەریک بوو بە ئەسپایی لە تاریکێکەدا وندە بوو. زوو بە زوو جگە لە دەم و زار و چاوەکانی هیچی دی لە ڕوخساری دیار نەما. هەرچەندە دەمامکەکانمان بە ئەستەم بە دەم و چاومانەوە بەند بوون، بەڵام هەستم دەکرد تەنیا بیرەکانمان لە ویژدانماندا ئاشکرابوون و سەمایان دەکرد. هەرا و زەنای ئۆتۆمبیلان لە پەنجەرە هەڵم گرتووەکانەوە بە ئەستەم دەگەیی گوێمان. کەلوپەلی ناو ژوورەکە، بنمیچەکەی، پارکێتەکەی و دیوارەکانی لە سنووری هەناسەماندا دەتوانەوە. لا بەلەمی بێدەنگیرە گیرمان خوارد بوو. هەستم دەکرد کە ساتی ئیعترافی تەواو هاتۆتە ئاراوە. وەختێتی دڵم بە جۆرێلی دەدا. لەوە بوو لە سینگمەوە بێتە دەرێ. دەستەکانم بەسەر دەستەکانی نیکڵەوە گەرمدا دەهاتن و گەورە دەبوون. ناسک وشە لە ناخما وەکو زەنگی شادی دەنگی دەدایەوە. وتم: نیکڵ، هەرچەندە من تۆ بە تەواوی ناناسم، بەڵام متمانم بە تۆ هەیە. حەز دەکەم لە بەردەم تۆدا خۆم لە نهێنی و ڕازێکی گەورە ڕزگار بکەم. نیکڵ بەدەست چەپکی لە قژە زەردەکەی هەڵدایە و هەستم کرد دەمە سوورەکەی کەمێک جوڵا. نازانم ئایا ڕازوانێکی باشم یان نا. بە دەنگی بەرز گوتم: بێگومان ڕازوانی باشیت، جاگوێ بگرە. بەڕادەیەک ڕوخسارم لی بردە پێشەوە کە لە پرشنگی مەندی و جوانی شاوەکانیان نەقم بووم. ئەوسا بە دەنگێکی پتەوتم: نیکڵ، ئەو کتێبەی بڵاوم کردوتەوە هی من نییە، بەڵکو هی گالارە. سوزان دەستنووس و ڕەشنووسەکەی پەیدا کرد. من پاکنووسم کردەوە و بە ناوی خۆمەوە بڵاوم کردەوە. ئەم کارە زۆرم ئەزیەت دەدا. ئاهێکی سووکی هەڵکێشا. ڕوخساری لە تاریکیەکەدا چووە دواوە، بەڵام من هەستم کرد هەرچی هێز و توانام هەیە بە خوێنەکەشمەوە لێم جیا دەبێتەوە. لێ بووم هەناسە سوار بۆ شوو بەتاڵ، حایر و حەپەساو وە کەسێک لە حاڵی مەرگا بێ نەم دەتوانێ قسە بکەم. خۆ ئەگەر توانای قسەکردنیشم هەبوایە هیچ شتێک نەمابوو تا بیڵێم. دوای وتنی ئەو قسانە ئیدی مردن حەق بوو. دەمتوانی بمرم. دەنگێکی ناسک، هێواش، خەفا وەکو ئەوەی لە ئاسمانەوە بێ گەییە گوێم کە دەیگوت: تو مەزلەبەر ئەمە بوو کە خۆم لە کتێبەکەدا ناسیەوە. ناوەکەم و ناوی شەقامەکە هەموو شتێک کاری ئەو بوو. تو مزکاری ئەو بوو. هەموو شتێکی تۆمار کردبوو. جۆرج. ئەمە یەکەم جار بوو کە نیکڵ بە جۆرج ناوی دەبرد. ئازارێکی تیژ بە بدن ماهات. هەنگێ دەستم بە گریان کرد. لە بن لێوانەوەوتم: بێدەنگ بە، بێدەنگێکی سەرڕێژ لە هەزر و بیران، لە ئەندێشە و خەیاڵان باڵی بەسەرماندا کێشا. هەستم دەکرد بیرەکان بە دەورماندا دەسوڕێنەوە، وەکو ڕووەکی دەریایی، وەکو گیان لە بەرانێک خۆیان لێمان هەڵدەسوەوە. هەندێکیان دەیان گوت: تازە تەواو، ئیدی ناتوانی بگەڕێیتەوە، پاشگەز ببیتەوە، تازە جگە لە چاوەڕوانی هیچ چارێکی دیکەت نییە. ئەم بیرە سووکە ئارامیەکی پێدام. ئەنجام پرسییم: لە من بێزاری ترساندمیت وانە؟ نەخێر، بەڵام لێت تێناگەم. بۆچی ئەم تاوانت کرد؟ بۆچی ئەم تاوانت بە ملی خۆتا هێنا؟ بە تەمابووی بدزینی بیرەوەری پیاوێکی دی چ شتێک بەدەستبێنی؟ خۆشم نەم دەزانی چ دەکەم. بە تەمای چیم؟ پارەم دەویست، شوورەتی فەوریم دەویست. خۆم هیچ کارێکم لەو کارانە لە دەست نەدەهات. ئیدی ڕادستی وەسوەسان بووم. ئەدی ئێستا ئیدی ناتوانم بە درۆ و ساختەکاری بژیم. لەوەی ترستایش و ڕێز و حرمەتی درۆی نەم پێ تەحمل ناکرێ. بەسە کە بە خۆدا ڕۆ دەچم، هیچ خاڵێکی پاک و سوکنایی بەخش نادۆزمەوە. لە خۆم بێزارم. وای کە لە خۆم بێزارم. ئەدی دوای ئەمە ئیدی ویستم دەستبەرداری هەموو شتێک بم، سزای خۆم بدەم و لە ڕێگەی ئاعترافە خۆم پاک بکەمەوە. چەند جارێک هەوڵی ئەمەمدا، بەڵام ئەوانەی ڕوم تێکردن ئامادە نەبوون گوێم لێ بگرن. ئەنجام ئەم شەوام هات بە ئەقڵا کە دەتوانم قسە بکەم. لە لای من: بەڵێ، ئەدی هاوسەرەکەت؟ ئەو ئاگای لە نەخشەکانی من نییە، ئەو ڕقی لێمە، چونکە ئەویش بە ئەندازەی من تاوانبارە. ئەو ڕۆیوە سەفەری کردووە، لەوەیە جارێکی دی نەگەڕێتەوە، یان لەوانەیە من جارێکی دی بۆ ماڵ نەگەڕێمەوە. ئیدی نازانم، بۆ من هیچ فەرقێ ناکە. ئێستا ئیدی هەموو شتەکان بۆ من و بەلای منەوە وەکو یەکن. تایەکی گەرمم لێ هات. ئارەقا بەسەر و چاو و گۆناکانمان هاتە خوارێ و ڕژایە دەمەوە.
وامیێ کرد لە ناومێدی و شەرمەزاریدا دەبورێمەوە. نیکڵ هەستا بوو دەم و چاوەوردیلەکەیم بە دیار سەرمەوە دەبینی، وتی چۆن توانیت کەسێکی دیکە بەسەر خۆتدا پەسەند بدەیت؟ ئاخر من هیچ نەبووم و ئەو هەموو شتێک بوو. پیاو هیچ نەبێ نەک قەرزارباری کەسێکی دی بێ. هەڵبەتە من ناتوانم وەکو پێویست گوزارش لە مەبەستی خۆم بکەم، وەک دەڵێن سەری مێژ بە کلکی شێرمە بە. لە بن لێوانەوە وتم بابا قسە بکە، تۆ لە منی دوور دەخەیتەوە، لێ خەمی دەکەیتەوە، خۆم بۆ من دەگێڕیتەوە. ئەو تۆی خۆش دەویست وانە؟ بۆچی هێشتاش خۆت بۆوە مژول دەکەیت؟ بەرسڤی من بدەوە. بەڵێ منی خۆش دەویست، یعنی دەویست لەبەر خاتری تۆ دەستبەرداری سوزان بێت؟ بەڵێ، بەڵام من قبوڵم نەکرد. ئیدی لێم زویر بوو، چەندین ساڵ یەکترمان نەبینی تامرد. تۆ ماشقی ئەو نەبوویت؟ نەخێر. بێدەنگی دووبارە هەواری هەڵدا بوو بە شەوی تەواو. هەنووکە تەنیا چاوەکانیم دەبینی کابڕی بوونیە من. بای هەناسەی لە دەم و چاوی دەدام. ئەنجام وتی بە تەمای چ بکەیت؟ هیچ بەرهەمێ بڵاو ناکەمەوە، خۆم زیندە بە چاڵ دەکەم، دەست بە ژیانە سادە و ئابڕوومەندانەکەی جارانی خۆم دەکەمەوە. مۆڵەتم بدە چەند ساتێکی دیکە لای تۆ بمێنمەوە و پاشان دەڕۆم سوێندت بۆ دەخۆم. نیکڵ دیار نەما. من لە تاریکەکەدا بە تاقی تەنیا خۆم دەدوان. لە بەردەم ویژدانی ڕەشی خۆما بە تەنیا بووم. ئازارم دەشت و بەدبەخت بووم. حەزم دەکرد لە وێندەر لەسەر ئەو تەختە نادیارەدا لەو ژوورە تاریکەدا دوور لە سوزان، دوور لە باوکم، دوور لە هەمووان بمرم. لە ناکاوە گڵۆپێک لە سوچەکی ژوورەکەدا هەڵبوو. لەگەڵ ڕووناکیەکەدا بوژامەوە. ژیانم تێگەڕایەوە. گڵۆپێکی چکۆلە بوو کە پارچەیەک حەریری سووری تێئاڵا بوو. بە ئەستەم ژوورەکەی ڕووناک دەکردەوە. بەڵام بە هەرحاڵ من ئیدی تەنیا نەبووم. نیکڵ لێم نزیک بووبەوە. ڕەنگی زیاد لە پێویست زەر هەڵگرا بوو. زۆر شەکەت و ماندوو دیار بوو. وامیێ ناکرد گریاوە. بە دەنگێکی نەوی وتی چیرۆکەکەت زۆر گەوجانە و دزیێ و زۆر بێهودەیە. قسەکانی ئەو ئاهێکی وەبەرهێنامەوە. ژیان دمیەوە. چاوەکانم لا ڕوخسارە هێور و غەمگینەکەی لە قژە ئاگرینەکەی پڕبوون. دەستەکانیم گرت و بۆ دەبم بەرزکردنەوە. لە جێی خۆی ڕاشڵەکی وتم سوپاس، مەمنونم، تۆ هەموو شتێکی منیت. دەمەوێ لە ئێستا بەدواوە تەنیا لە پێناوی تۆدا بژیم. لە دنیادا جگە لە تۆ کەسی دی نەناسم. سرە گێژێکی هەم میهرەبان و هەم ترسناک گرتمی. لێوەکانی نیکڵ بە ئەستەم لێکی درازان و ددانە زۆر سپی و درەخشانەکانی وە دیار کەوتن. پێڵوەکانی وەک هاتنەوە و تیلماسکە ڕووناکیەک لە درزی چاوەکانیەوە بە دیار کەوت. جادوویەکی بەهێز ئەفسونی کردم. دووبارە وتم نیکڵ تەحالە و جوانیا کە لەو جستە و قەد و باڵایەوە لەو دەمە جوان و نوقلیەوە پرشنگی دەدا. بە ئەسپایی لە جێی خۆ هەستام. کەمێک لە بەردەمیا وەستام. هەستم کرد کە ژێر چاوم گەرم و سوور دەبێتەوە. بە ترسەوە پرسی چیتە؟ من بەدەم ئاهەڵکێشانەوە گوتم نیکڵ چاوم لە ڕوندکە تەڕ و سرم ئاوسا. گەروم هشک بوو. دڵم کەوتا بەرپێم. بە ئەسپایی وتم من خۆشم دەوێ. بە دروستی لە بیرم نییە کە دوای ئەوە چی ڕوویدا. هەردووکمان مەست و مەنگی ئەم لێکدی کەشفکردنەی من بووین. ئیدی ئەم دوو مرۆڤەی کە عەشقیەکی دەخستین لە کەیفان لە پیستی خۆ نەدەهێورین. پێکەوە پاڵکەوتین. لەرە و جوڵەی دەستەکانی من و ئەو ژوورەی کە لە سۆنگەی ماچ و موچ و یەکدی گەوزانە کەوتبووە ئاهەنگ هەموو ئەم دیاردانە ناواقعی و خەیاڵی دەهاتنە بەرچاو. ماوەیەکی زۆر پێکەوە پاڵکەوتین. یەکێک لە بازوەکانم لە دەوری شانی ئاڵا بوو. لە سەر ئانیشک خۆم بەرز کردەوە و تا باشتر تەماشای بکەم. نیکڵ بە قژە زێڕین و پڕەکەیەوە بە چاوە گەشەکانیەوە نمونەیەکی باڵا و جوانی و ئاسوودەیی بوو. وتی هەز بە شادمانی دەکەم. بە هەموو ئەم قسانەشەوە کە کردم برۆکانی وەکێنایە وتی تۆ هیچت بە من نەبێت؟ من هیچ دەربارەی تۆ نازانم. تۆ عاشقێکی ڕێبواری و تەواو. دەنگی لە گوێما هێندە ناسک و دڵگیر بوو. دەتگوت نەوازشە. من گەنج و بەهێز و تازە دەبوومەوە. حەزم دەکرد پێ بکەنم. لە پاڵ ئەودا خەوم لێکەوت. ئەوسا بێدار بوومەوە تا بەدەست سەحی بکەمەوە. دەترسام وەکو خەونێک لە ژێر دەستمدا بتوێتەوە و دیار نەمێنێ. لەبەرخۆوە دەمگوت لێرەیت، هێشتا لێرەیت؟ لەم هەستە خۆشە. نیکڵ بەیانی پێش من هەستا تا تێشت ئامادە بکات. ئەوسا بۆ ئەنجامدانی هەندێک کاروباری خۆی چوو بۆ ناو شار.
من لە ماڵەوە مامە و چاوەڕوانی گەڕانەوەی ئەوم دەکرد. ئیدی لەو ماوەیەدا کەوتمە نووسینی ئەم دێڕانە لەسەر کاغەزە بۆرەکانی ئەو. سعات 11 بەم زوانە دەگەڕێتەوە. خۆشحاڵم کە ئیدی تەنیا خۆمم.